کەری خۆت نەدیتیا؟ ئێ باشە تو هیچ نەکردێت و ئەچت بە خۆشک دی؟ وەڵی بەڕوخسەتان سعیدی برا مابەینی خۆمان بێ من لەگەر گورجی لە ناو باغ و ماغی بووم ئەگە دەرێم لە بەهەم دێبی کورە دەوە برێ ئارێ وەڵا کورە دەوە برێ قوڕەکە گیرایتەوە ئەوها ئەوڵا دەری نەچین وەڵا برام نەچین لۆتی نەیگو هەموو پیاوەکان بێنەوە دەرانی خۆت بە پیاو نازانی نابی لەو مەوزوعی بەگۆ کەشی دەدەن نیمچە پیاوین ناوەڵا عەبۆ دەچین بەس ئەتو بەو لادا بڕۆ با نەرێ سعیدیش لەگەرەوی بوو ئەتو بەو لادا بڕۆ ئەمن چکە نەمدیتێ نەممەشایە ئەیدە باش ئەتو بەو لادا بڕۆ ئەنگۆ لەگەرە من وەرە وەرد ئەنگۆ لەگەرە من وەرە من لۆ سەر خۆم لە قوڕێ ڕاکەم ناوەڵە ما مختار قابل ئەمە دەست خۆمان بۆن کردە بزانین چە هەیە ناوەڵە ما مختار لۆ تۆ دەزانێ ئەمە کەرامەتمان هەیە یان خەونی شەو بە چێومان دیتیا دەزانیت چییە مەسەلەش کوردی هەیە دەرێت دوور بڕۆ سەلامە دۆرەوە ئێدە برێ ما مختار برێ درم وەختە شەخ ببە کورە ماشەڵڵا ماشەڵڵا سمە جێپان ئەتو خۆت لە هەموو ئیشە چەندەخوتێ ئەو عمرێ خۆت بردەسەری ئیلا دەبی خۆت لە ئیشی خەرچی هەڵقوتین ئێدە لەگەرە با پیاوەکە قسەی بکە وەڵڵاهی شەیتان دەرێ بیدە بەر کوچکە بەردە کورە سعیدی برام نەکەی قوربانە دەبم باوەش زارەکەی دیمان لێ نەیە دیتت زارەکەی کەتە بووینە بن دەست و پێیان بەبی زەلامی قورتار نەدەبووی باشە سەرتەشی با لە بۆت بیم وەزبن بەسی کەن تووڕەم مەکەن بە قورعان دۆ شاوی تێکە دەکەم دوایە وەڵڵاهی جێسکەشی لە گوندی دەدەم ڕاست گەورە بچکەڕەوە لە عەسکەر دەکەم تێگەیشتن ئەنگۆ لۆ احترام مختاری ناگرن ها هەو وەڵا ما مختار هەر ئەو قەوانەما بۆ جۆش ما بمانێتە عەسکەری عەسکەری چ بابە کورە تو لەوەندە زمانە درێژە کورێت لێگەڕێ با دوو کەلیمە قسام بکەن کورە مەسەلە عەسکەری نییە مەسەلە دەیانەوێت ئەمەی لە خشتە بن مەوزوع عەشکەیە بەس نازان کولێمان دەربین خەرچینە ئەنگۆ چاک ئەمن دەناسن ئەمن کومە بەردی بکشم ئاوی لێ دەینم حکومەت ئەمن بە پیاوی خۆی دەزانی لۆی خەرچی نافتەکنە من و عەسکەری نافتەکنە من تێگەیشتن فیل کولی فیلم ئەمن دەزانن یان نا دوات بە خۆتان دەزانن مەسەلەی عەسکەری بەڕاستی مەسەلەشی تەواوە دەبی بچنە عەسکەری چکۆ ئەگەر نەچنە عەسکەری ئازوقەمان لێ دەبڕێ گوندەکەشمان تەخت دەکەن بە خۆشتان دەزانن حکومەت هەموو شتەش لە دەست دێ چاک بزانن نابی کەس خۆی بگرخێنی هەر هەمووتان دەبی بچنە عەسکەری ما مختار هەی بە قوربانی کراوە هەورید بم باشە زەتو بە منارێت تو چێ دەنێری لە بۆ عەسکەری وەڵا ئەگە بە تەمای من بی ئەوە هیچ و ئەوز بەخوا ئەگە قورمەکان بنێری سعید ئەفەندی ئەو قسانە چییە ئەدی بە تەمای ژنان ڕەوانی عەسکەری بکەی ئەدی ئەو گوندە هەموو ئەرزاقی لێ نابڕێ ناوی لە برسان بە قورعان دەبی هەمووتان بچن تەنها سێ زەلام دەبی بنێتەوە ئەویش دەبینی گوندە مردنەکە میواندارێکە تازێکە لێ قەومانەکە دەبی لە ئەوی بنێتەوە کاکە عەسکەری هەرەوە مابوو سعیدی برام مایمون لە خۆی نەبوو قونێریشی لێ هات ئێستا و هەرای پێ ناوێ هەمومان دەچینوە سما مادام زماندا ئەوها درێژە دەلۆن لە باتی هەموومانەت و ناچە عەسکەری مانجێشتە چیش دەدەینێ ئەبوو ئەگە لێ بگەڕابای سی سەرگاشەکەم لە ناو قۆرنجی بدە بەڵعانیش ئەو هەزمانی درێ وەختینی وەخت سعید زمانت لەسەر ئامۆزام درێژ نەکەی بە قورعان زمانت لە پشتی ملتەوە دەرگێنم تێگەشتی کورە هەیخەنۆ ئەوە ئەتو لەگە من تە زمان دەردەینم کورە ئەمرەوە سێ ساڵە لەبەر ئەو کەرم دانەی ناکە هەموو ڕۆژێ لێم دەغەزی لەبەرە تو دادەینم دەزانێت چێخەنەوە سعیدی برام گۆتەنی هەموو قەلبت دەشتێنە فشەشێنەکەی ها ئەری وەڵڵا ئەتو